لە مادەی خاوە تا بەرهەمی ئامادە لە پاراستنی ژینگەوە تا گەورەترین پرۆژەکانی شێرخان لە بەرنامەی مەیدین کوردستان ببینە. لە هەر خانوویەک، لە هەر چێلگەیەک و هەر پرۆژەیەکی بنەڕەتی شتێکەیە کە زۆر جار چاومانی لێ تێپەڕ دەبێت، بەڵام بێ ئەو ژیان ئاسان نابێت. بۆڕی پلاستیکی، ڕێگای گەیاندنی ئاو، گاز و ژێرخانی شارەکان لە ناو ئەم بۆڕیانەدا دەڕوات. بەڵام ئەم بەرهەمە چۆن لە مادەی خاوە دەگاتە دەستی بەکارهێنەر، چەند تاقیکردنەوەی لەسەر دەکرێت و چۆن بەرهەمی کوردستان وە جێگرەوەی بەرهەمی بیانی. بەرنامەی مەیدین کوردستان دەچێتە ناو یەکێک لە گەورەترین کارگەکانی بەرهەمێنانی بۆڕی لە هەولێری پایتەخت. پازدە کارگەی دروستکردنی بۆڕی لە هەرێمی کوردستان مۆڵەتی فەرمی حکوومەتیان هەیە. بە هەمویانەوە ساڵانە زیاتر لە 100,000 تۆن بۆڕی پلاستیک بە ئەندازەی زۆرا و زۆر بەرهەم دێنن. ئەگەر چیلۆی هەر بۆڕیەک کە بەپێی ئەندازەی بۆڕیەکان لە 1 سانتیمەتر تا 50 سانتیمەتر دەرچێت، ئەوە کارگەکان ساڵانە 2 ملیۆن دۆلار پارە لە ناو خۆدا دەپارێزن. ئێستا جگە لە پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ چەند زۆرێکی بۆڕیش هەناردەی دەرەوە دەکەن. هەر کاتێک بۆڕیەک لە دەرەوە هاوردە دەکرێت لەگەڵیشیدا پارەی ئەم وڵاتە دەڕوات، بەڵام کاتێک هەمان پیشەسازی لە ناوخۆدا بەرهەم دەهێنرێت بە تەنها کارگە سوود ناکات، هەلی کار دەڕەخسێنێت و پشتگیری لە پیشەسازی ناوخۆ دەکات و هەنگاوێک بۆ ئابووری سەربەخۆ دەنێین. لێرە مادەی خام دەست بە گەشتێکی نوێ دەکات، گەشتێک دوجار بەرهەمێکی ستاندارد بۆ بازاڕەکان دروست دەبێت. کارگەکان تەنها بۆڕی بەرهەم نایەنن، بەڵکو سەدان کەسیان بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کردۆتە خاوەنکار. هەر مەترێک لەم بۆڕیانە بەشێکە لە چیرۆکی گەشەی پیشەسازی و ئابووری هەرێمی کوردستان. ئێرە کارگەی دێلاڤە لە سنووری قەزای قوشتەپەی پارێزگای هەولێر، بۆڕی ئاوی خواردنەوە، غاز، ئاودێری، کشت و کاڵ و سیستەمی ئاگر کوژێنەوە دروست دەکەن. شەست کەس بە شێوەی دوو شێفت کاری تێدا دەکەن و ساڵانە 20,000 تۆن مادەی خام دەکەنە جۆرەکانی بۆڕی. پێم خۆشەکە کچە کوردێکە بینێم سەرپەرشتی کارگەیەکی ئاوە گەوراکە. ئەوە چۆن بۆم کارە هەڵبژان؟ ئەمن بە نەتەوەی دەزانم، بە ئیش نایزانم، ئەمن بە دڵ دەمەوێت کارێک بکەم بۆ کوردستان، بۆ مناڵمان. ئەم ئیشە ئەمەیە. ئەمەوە دەکاتن کە 50 ساڵی کە ژینگەشی دروستەکەین بۆ مناڵەکانمان، زۆر بە من دڵخۆشی دەکەم کە بتوانم لە کارگەشی والە ئیش بکەم لەگەر ئەوانەی کە لەگەڵ من ئەمن بەخۆم لە ئەوروپای گەورە بوومە، ئەو فکرانەی وێن دەرەمێ هینایتمەوە بەو کارگەیە دەیبەخشم بەوانەی دەوروبەرم، بەوانەی لەگەرمی شێ دەکەن بە بەرهەمە جوانەکانمان، هەموو پێکەوە دەکەین کە سوودی هەبێتن بۆ مناڵمان. کاری پیشەسازی بۆڕی مەعمەل ئاسان نییە، قورسە، بەس خۆشبەختانە ئێمە بڕیانامەی دەوڵەتیمان بەدەست هێناوە کە گەورەترین هێزڵ لە لابی ئەڵمانیایە ئێمە ئەمەمان بەدەست هێنا کە دەتوانین ئەم بۆڕیانە بۆ ئاوی خواردنەوە بێتن. زۆر گرنگە ئەمە بۆ ئێمە. یعنی دروستکردنی بۆڕی ئاوی خواردنەوە زەحمەتترە لە بۆڕیەکانی. زۆر زەحمەتترە لەبەرەوەی ئەوە لە بۆ تۆ کە ئاوەکەی دەخۆیتەوە زۆر دەکاتە سەر جینگەی تۆ ناو پیستی تۆ ناو قەڵبی تۆ، یعنی ئەوە زۆر گرنگە باشترین کۆڵەتی
باشترین بۆڕی بەکاربێنێ باشە جیاوازی بۆری ئاوی خواردنەوە لەگەڵ بۆڕێکی کشت و کاڵی چییە؟ زۆر جیاوازیە بە تەکنۆلۆژیەکەی کە دروستیەکەی بە مەوادەکەی کە دروستی دەکەی زۆر جیاوازی هەیە ئەمەیە بە شێوازی ئیشکردن ئەمانە هەمووە دەکاتن کە تۆ باشترین بەرهەمی بەکاربێنێ ینی دەبی ئەوانە لە تێستی تاقیگەی دەرچنە و بۆڕیانێکاوی خواردنەوە دەنە ماڵانەوە شار زۆر هەر ناتوانانی هەر بۆڕیەک و بۆ ئەو خواردنەوە بێتن ئەوەوە دەکاتن تەمەنی تۆ کوور دەکاتەوە باشە ئەو ئامێر و پێداویستیانەی کە لەم کارگەدا هەن هەمووی سەردەمین و لە ئەوروپا شەر بەوانە کارەکرێ ئێستا کەم سابکە هاتی ئەڵمانیای حسابکە هاتی ئیتالیای چی لەوێ هەیە ئەمە لێرە هەیتمان و بەرهەم دێنی لەوێ ئەمە ئەوها بەرهەمێ دێنە لێرە هیچ فەرقی نییە مەیدن کوردستان حسابکە هاتی لە باشترین وڵات هاتی بەرهەمی ئێمە دەکڕێت لە هەر بەرهەمێکی کوالێتی بەرز یەکەم هەنگاو هەڵبژاردننی مادەی خاوە هەر بارێک کە دەگاتە کارگا پێش ئەوەی بچێتە ناو کۆگا نمونەی لێوەردەگرن و دەچێتە تاقیگا ئالەم مادەخامە چۆنە بۆڕیە دروستە بێت مەڵێ کارم بە بۆری چییە خۆ لە ماڵەوە نەتبێت ژیان ئاسان نابێت جا لەم بەرنامەی مەیدین کوردستاندا پێتان دەڵێن لەکوێ بۆڕی بکڕن چ جۆرێک بکڕن و بە چەند بیکڕن ئەگەر ئەنجامەکان لەگەڵ ستانداردە جیهانیەکان یەک نەگرنەوە مادەکە ڕەت دەکرێتەوە چەندین پێتروشیمی هەیە لە وڵاتانی دەوڵەت بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو پێتروشیمیانە نین بۆ نمونە لە ئیماراتە سەرچاوەکەیان مەوادی ئارسیەکانمان زۆرتر لەوێ دێنین کە ئەوانە هەمویان ئستانداردانی نێودوڵەتیان هەیە و هیچ کێشەیەکیان لە ڕووی کوالەتی مەوادەکەوانی هەیە ئەڵبەت ئێمە بەس بەوە تاقی بەسەندە ناکەین کە بڵێ مەوادەکە بەس لەو کۆمپانیا بێت ئێمە دڵێکی ئەرخەیانەوە وەریگرین و بەکاریبێنین خۆمان تاقیگەی تایبەت بە خۆمان هەیە کە هەموو تێستەکانێک کە لەسەر ئەو بۆری ئەو مەوادە کەرەستەی خاوە دەکرێت هەمێش دیسان ئەنجامی دەدەینەوە وەخوا شکر هەموو جیازانی پێشکەوتووی کە پەیوەندی هەبێ و پێویست بێ بۆ تاقیکردنەوە کەرەستەی خاو ئێمە بەکاریان دێنین و هەموو مەوادەکان تێست دەکەینەوە وایژ نییە کە بڵێ چوو مەوادەکان لە دەوێ وڵات دێ چاودێریکردن لەسەریانە زۆر کارێکی ئەستەمە بە بۆنەوە ئێمە لە هەموو بەچنامبری مەوادەکان نمونە وەردەگرین و دەستان تەستی دەکەینەوە کە خوای نەکردە لە نێوان دوودانە پالێتی مەوادەوە جیاوازیەک نەبێت کە بێتە هۆی ئەوە کە کێشەیەک بۆ بۆریەکانمان بنووسێت. دوای پەسەندکردنی مادەی خاو ئێستا دەست بە قۆناغی تێکەڵەکردن دەکرێت لێرە مادەکان بە ڕێژەی دیاریکراو تێکەڵ دەکرێن پاشان دەچێتە ناو ئێکسترۆدەر ئامێرێکە بە پلەی گەرمی دیاریکرا و مادەکە دەتوێنێتەوە و دەیباتە نێو قاڵبەکان بۆ ئەوی بۆڕی بە قەبارەی جیاواز بەرهەم بێت هەر میلیمەترێکی ئەم بۆڕیە دەبێت بە تەواوی لەگەڵ ستانداردەکان یەک بکرێتەوە 25 قیاسی جیاوازی بۆری پۆلیەتیلێن بەس دروست دەکەین بە زەختانی جیاواز لە 5 بارەوە هەتا 32 بار بارمەبەت ئەستوریە بەڵێ بار مەبەستم لە پەستان و زەختە کە پەستان و زەختەکەی پەیوەندی بە ئەستوریەوە یعنی هەرچەند ئەستوری زۆرتر دەبێت پەستانەکەی تەبعاً زۆرتر بۆ سوتەمەنی بۆ ئاوی خواردنەوە بۆ کشت و کاڵ هەر کەسە و بۆڕیەکە هەر زۆرێک بەڵێ هەر کامیان بۆرێکی جیاوازە بۆری ئاوی خواردن جیاوازە بۆری کارەبا جیاوازە بۆریەکە کە بۆ زێراو بەکاتێت جیاوازە بۆ فایبری هێڵی ئینتەرنێت و ئەوانە بەکاردێ ئەوەی جیاوازە باشە تۆ زانی ئێمە پێشتر هەموو ئەو بەرهەمانەمان هاورد دەبوون ئێستا خەریکە خۆماڵیەکە شکر جێبە بیانیەکە لەقەکە لە ڕووی کوالێتیەوە دڵنیایی چیە دەن بە ئەو کەسانەی بەکاری دێنی پرۆژەی گەورە بیا ماڵێک بی تاقیگە ئێمە تاقیگەیەکە کە بڕوانامەی نێودەوڵەتی 1925 هەیە ئەو بڕوانامە نێودەوڵەتیەوە چاودێری نێودەوڵەتی لەسەر ئێمەیە کە هێمە هەموو شێوازەکانی تاقیکردنەوەمان
و ئەنجامدانی فەخسەکانمان وە شێوازی قیاساتەکانمان بە پێی ستانداردی نێودەوڵەتی لەژێر چاودێری نێودەوڵەتی وەزایەت بەرەوەی کە ئەو بۆریانە کە ئێمە دروستیانەکەین بۆ نمونە ئەو بۆریێکە لە تەنیشمان دەبینن بۆری ئارسیە بۆری ئارسی بۆریەکی پیسەڵی ئارسی تەنیا ماوادێکە کە ئێمە دەتوانین بڵێن کە بەس لە هەرێمی کوردستان ئێمە بەکاردێن نە لە هەرێمی کوردستان لە عراق و تەنانەت لە وڵاتانی دەوروبەریش ئێمە تەنیا کۆمپانیەکین کە دێن بۆری ئارسی بەکارێن. دوای شێوەگرتن بۆڕیەکان دەستە ناو حەوزەکانی ئاو بۆ ئەوەی سارد ببنەوە و شێوەی سەرەکی خۆیان وەربگرن. لە دوای ئەوە هەموو زانیاریەکانی بەرهەم لەسەر بۆڕیەکە چاپ دەکرێت وەک قەبارەی باچنەمبەر جۆری ماددە و مێژوی بەرەمێنان بەڵام بەرەمێنان لێرە کۆتایی نایەت. نمونەی بۆڕیەکان جارێکی دیکە لە تێستی تاقیگەیی فیزیایی و میکانیشان بۆ دەکرێت بۆ ئەوەی دڵنیایی تەواو لە کوالێتیان هەبێت. زۆربەی کارگە پیشەسازیەکانی گەورەی بۆڕی پێویستە خاوەن بڕوانامەکانی ئایزۆ، ئاسایشی پیشەیی، پاراستنی شینگە و کوالێتی بن. زۆربەی کارگەکانی کوردستانیش لەم بڕوانامانەیان هەن. کاتێک لە بازاڕەکاندا بۆڕیەک دەکڕین ڕەنگە بیرمان لەوە نەکرد بێتەوە کە ئەم بۆڕیا چەندە تێست و تاقیکردنەوەی لەسەرکراوە تا بەدەستی ئێمە دەگات. ئێمە چۆن بزانین ئەم بۆڕیا لە کوالێتیەکی باشە. کارگە بۆڕی سوتەمەنیش دروست دەکات، بۆڕیەک کە دەبێت لە هەر بارودۆخێکی سەختدا پارێزراو بێت. ئێستا کارگەکان لە باشووری کوردستان بۆڕی سوتەمەنیش بەرهەم دێنن بۆی کە گولە کاریگەریان لێ نەکات و بەرگریەکی بەهێز و کوالێتیەکی باشیان هەبێت. ئێمەش لە مەیدین کوردستان بەرهەمی بیانی و ناوخۆ تاقی دەکەینەوە. ئەمە بۆڕیەک بوو کە لە دەرەوە هاوردەکراوە. ئەبینین کە چوار گولەی بەرکەوت هەر چواریان هاتوونەتە دەرەوە واتە ئەم بۆڕیا سەلامەت نابێت کاتێکە بۆ سوتەمەنی یاخوتەکەوێتە بەر کردارێکی تیرۆریستیەوە. ئەمەشیان ئەو بۆڕەیەکە لە باشووری کوردستان بەرەم هاتووە. ئەبینین کە باستەم شوێنی فیشەشی لەسەر دەرچووە بەڵام هیچ فیشەکەکان دوو بەدەر نەبوونە. جگە لە تێستی تاقیگەیی بە کرداریش خۆڕاگری بۆڕیەکان دەبینین. بەپێی داواکاری فرۆشیان ڕۆژانە بەرهەمی کارگا دابەشی سەر بازاڕ و پرۆژەکانی ئاو ئاوەڕۆ و گاز و ژێرخانی شارەکان دەکرێن. بەپێی داواکاری بازاڕ بۆڕەکانمان دروست دەکەین. خۆشبەختانە فرۆشێکی زۆرمان هەیە لە بازاڕێمە. سێ خاڵی بنەڕەتیمان هەیە وای کە بەرهەمەکانمان بە بەردەوام لە بازاڕی ساغ بێتەوە. بەرزی کوالیتی و ستانداردی وای کە دەمتوانێکی زۆر لای بەڵێندەرەکان دروستکە بەبێ دوودڵی بەرهەمەکانیمە بەکاربێنن. گەیاندنی بەرهەمەکانمان بە زووترین کات بەهۆی ئەوەی ئەمە بەرهەمەکانمان بەرزیەکی زۆر دروست دەکەین یا 12 خەتی ئینتاجمان هەیە. هەر تەڵەبیەکی هەبێتن لە ناوخۆی کوردستان و لە سەرجەم محافەزەکانی عێراق دەتوانین بە زووترین کات تەسلیمی بەڵێندەرەکان بکەین. خاڵێکمان هەیە نرخە. ئەو نرخێکە ئەمە دامانە لەگەڵ بەرزی کوالیتەکەی زۆر گونجاوە توانیتمان بە بەردەوامی بەرهەمەکانمان بنێنە باشە. ئەمە لە بازاڕیشدا هەیە کاتێک کە بۆریەوە بکڕنیا تەنها بۆ پرۆژەکان دروستیەکەن دەبی پێشتر داواکاری هەبی. بەسێک لە ئایتمەکانمان بە بەردەوام ئەمە لە کۆگەکانمان مەوجودە بۆ فرۆشتن لۆ فرۆشتن ئەوانە ئایتمی بە بەردەوامینە. بەسێک لە ئایتمی کەسمان هەیە بەپێی داواکاری بازاڕ ئەمە دروست دەکەیت. ئێستا بۆڕی تەنها لە هەرێمی کوردستانە فرۆشتنیان عێراق و دەرەوەش نەخێت هەرێمی کوردستان و
سەرجەم محافەزەکانی عێراق و لۆ دەگەشت دەنێگەن لۆ سووریا بەتەم با سووریا شەفرۆش تورکیا ئەو دەگمان هەیە دەبیان دێنێ. ئەم پیشەسازیە بەگشتی بەشێکە لە ژێرخانی پرۆژەکانی ئاو. لێرە کوالێتی و ستانداردی بەرهەم لە تاقیگە نا، بەڵکو لە مەیدانی کار تاقی دەکرێنەوە. ئێرە قەزای بەردەڕەشی پارێزگای دهۆکە. لە زەی گەورەوە ئاو دەگەێنە ڕۆڤیا، کەڵک و 97 گوندی ناوچەکە. 460 کیلۆمەتر بۆڕی ئاوی بۆ دەچێشن و گوژمەی پرۆژەکە 428 میلیارد دینارە و 180 تێچووی پرۆژەکەش کڕینی بۆڕیا. هەروەها ئێستا زۆربەی پرۆژەکانی نیشتەجێبوون بۆڕی ناوخۆیی بەکاردێنن. ئەمە ئەو کولفێکە دابیمان کرد بۆ لۆکردنی بۆڕی دەگەڕێتەوە ناوە خۆمان ناو خۆمان ئیستفادە لێ دەکەین. ئیستفادە دومی ئەوەیە کە زوو دەگاتە دەستم ئەگەمە لە دەرێو داوای بکەین هەتا دەگات ئێرانە چەند ڕۆژێکی زۆری پێدەچی بەس لە ناوە خۆ بە سەریعی و بە کوالێتێکی باش دەگاتە دەستمان. ئەو زائیدەن ئەگە کێشە هەر کێشێک هەر شتێک لە ئەسنای کارکردنی ڕوو بداتن شەریکە نێزیکە لە ناوە خۆمانە بە ئاسانی دەتوانین چارەسەری بکەین. لێرە پێشبڕچەی نێوان بەرهەمی ناوەخۆ و هاوردە دەست پێ دەکات. پێشبڕچەیەک کە تەنها نرخ بڕیاری لەسەر نادات، بەڵکو کوالێتی، متمانەی کڕیار و بەردەستبوونیش ڕۆڵی خۆیان دەبینن. پێشتر کڕیار هەمووی تاقیبی تورکی دەکرد لەبەرەوەی کوالێتی بەرز بوو، بەس چەند ساڵێک ئەمە لە ڕیزی تورکی بووین لە کوالێت نرخیشمان هەرزانتر بوو. تۆزەک وەختی ویستە تا کڕیار قەنەعاتی پێات. ئێستا سوپاس بۆ خوا پێشتر ١٩٠ کڕیار تورکی بوو، ئێستا بیلعەکس بوویتەوە تورکیەکە بوویتە ١٠٠ خۆماڵیەکە بوویتە ١٩٠. خۆماڵیەکە ئێستا تقریبان بۆڕی 75 ئەمە لە $5.35 ئەوە جوملە بۆ ڕیسی لە بۆرەی لە خوای بە زیاد بێستا هە لە زاخۆ هەتا بەسرایەوە چیلمان هەیەمە بۆریان لۆ دروست دەکەین $5.25 ئەوە تەوزیعی ڕیسیە. بەس ئەگەر مقارنە بکەیت تورکیەکە دەبتە $6.5 و $7 لەو کوالێتەی مەکامە دروست دەکەین. لەم شێڵگە سەوزانە کە ئێستا بە خیار و تەماتە بوونەتە سیمای جوانی ناوچەکە، گۆڕانکاریەکی گەورە لە شێوازی ئاوداندا ڕوویداوە. جاران بە جۆگاکان ئاو بە سەدان مەتر چوارگۆشە بڵاو دەبوویەوە، بەشێکی سۆریش بە هەدەر دەچوو. ئێستا بە سیستەمی قەتران هەردڵۆپێک ڕاستەوخۆ دەگاتە ڕەجی ڕووەک، ئاو کەمتر بەکاردێت، ماندووبوونی جوتیار کەمتر بووە و بەرهەمیش باشتر. گۆڕانکاریە کە تەنها پاراستنی سەرچاوی ئاو نییە، بەڵکو هەنگاوێکە بۆ کشت و کاڵێکی هاوسەرخ و بەردەوام. پێشتر بڵین لەو زەویەی بەس جێگۆڕەکانە کران، جێشی تەلام باوش جێشی بڵێ شاخ و ئەوەی لێبا هیچ ئاوداروشتن پێ ناکرا. بەس ئێستا بۆڕی ئاسانکاری لەو مەکردیا هەر جێشی بچێڵدرێ ئەتوانین ئاوێ ببین. فەلاع بە ئیسراعەتە قەترە لۆ بژارێش باشە لۆ ئاودانی باشە ئاوێکن بە فیڕۆبا. سوودی ئەم کارگانە تەنها لە بەرهەمهێناندا نییە، جاران بۆڕی کۆن فرێ دەدران و دەبوونە سەرچاوی پیسبوونی ژینگە. ئێستا بۆڕیە کۆن و بەکارهاتوەکان کۆ دەکرێنەوە و دەفرۆشرێنەوە. دەیان کارگەی بچوشی ڕسایکلین هەن، بۆڕیە کۆنەکان دەکەنەوە مادەی خاو، چەرخێک کە هەم ژینگە دەپارێزێت هەم بەرهەمی نوێ دروست دەکات. بەلاح بۆری دەینی لێرە بۆری کەون بۆری شکایە هەر مەوادە چ پلاستیک ینی کەونا دەینی ئەمە لێرە هورد دەکەین دوایە دەشۆین دوایە دەکەمەوە عەبە. باشە معمەلەکان کارگەکان لێەوە ئەیکردنەوە؟ ئەوە لە مۆسل دووسێ معمەڵ دەکرێن لە بەغدای دێتن دەکرێن
لە هەولێری شەر لە هەورێ لێرە دێتێ دەکڕن هەر کەسێک ئەو مەوادە خراپە شکاو ئەوانە بینن ئێوە لێکردنەوە لە یەک پارچە مادەی خاو تابۆڕیە کە دەگاتە ماڵ شێڵگە و گەورەترین پرۆژەکانی کوردستان ئەوەی لەم کارگەنێ و خۆیانەدا دەبیندرێ تەنها پرۆسەی بەرەمهێنان نییە بەڵکو چیرۆکی زانست کوالێتی پاراستنی ژینگە و پشتگیری بەرهەمی ناوخۆیە.